باشی دوام لە سەبرگرتن سەبرگرتن لە گوناح نەکردندا ئەوە زۆر گرنگە، خاصەتەن گەنجانی بەڕێزم، برایانم، خوشکانی عەزیزم. ئەمڕۆ بەڕاستی گەنجی ئەمڕۆ مەردی مەیدان ئەمڕۆ بەدیار دەکەوێت لەو هەموو بێسەروبەریەی، لەو هەموو بەرەڵاییەی، لەو هەموو گوناح بە ئاسانی بەدەستکەوتنە، لێرە مەردی خۆ ئەمڕۆ بەدیار دەکەوێت. ئەو سەبرەی کە ئێمە دەمانەوێت لە خوشک و لە برایانی گەنجانمان ئەمڕۆ بەدیار دەکەوێت. ئەوڕۆ دەبی سەبریان هەبێ. ئەو عەرشەی خوای، سێبەری عەرشی خوای چاوەڕێی ئێوەیە گەنجانی خۆشەویست. سەبعەة یظلهم الله في ظلی یوم لا ظل إلا ظله. هەفت چینە خەڵک هەنا خوای گەورە لە ژێر سێبەری عەرشی خۆی دادەنێ. ئەو ڕۆژەی کە قیامەت هیچ سێبەرێک نە ئیلا سێبەری ئەو نەبێ. یەک لەوانە چێیە؟ رجل دعته امرأة ذات حسن وجمال فقال إني أخاف الله رب العالمين. گەنجێکە، خوشکێکە، برایەکە کە گوناحی لەبۆ هەردەکەوی دەڵێ من لە خوا دەترسێم. با شعاری ئێمە لە خوا دەترسین، لەک بەشەر ناترسین. ومنەتمان بە یەک بەشەریش نەمادەم خوامان هەبێ، بەڵام هەر ترسی خوایە ئێمە کە گوناح ناکەین، هەر ترسی خوایە کە ئێمە خراپە ناکەین. بە ئەمە شیعارمان بێ، بەوەڵڵا کە شیعارت ترسی خوا بێ، ئینی ئەخاف الله بێ، خۆ لە سێبەری عەرشی خوا دەدۆزیتەوە ڕۆژی قیامەت. زابڕاستی مەردی خوا بن. ئەم زەمانە زەمانی ئێوەیە، زەمانی سەبری ئێوەیە، زەمانی تەحەمولی ئێوەیە، زەمانێکە ئێوە بە بەشەرن لەسەر زەوی، بەڵام لەکن خوا بە مەلائیکەت حسێب دەبن. ئەیوهە الشاب تارك شهوته لأجلي أنت عندي كبعض ملائكتي. حديثي قدسية كخوا دفرمي أي أو جنزي شهوته آرزي خود قرتوه تكز بي تكور لا ترسي من لا بهيش ترسيقنا تنها لا تشرمي خواي قورا أو آرزوي خوي قرتوه بر الله ناكا ضبطي دكا بزانتو للاي من له وكو هندك ملائكة دواي تو لزوي لمالو من دالي خود دجي إنساني بلام خواي قورا رب العزة بملائكة حسيب الدكا لقال لبس صبر آراميد لبر خو قريد لبرانبر او گناحو او بيسرو برياني كاورو دكري ليكواتا براسي صبر قرتن لسا گناح نكردن او بياوي ميداني دوي علينا الصابرين بدس